ئەم کاتتان باش بەڕێزان بەخێرهاتنی هەموو لایەکەکەین هەموو ئامادەبووان خوێندکاران کە سوکاری خوێندکاران و بەخێرهاتنی دووبارە پانێڵستە بەڕێزەکان و قسە بەڕێزەکانەکەی لە زانکۆی سلێمانیەوە بۆ گفتوگۆگرتن لە بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش بابەتێکە کە وابزانم نەک تەنها بۆ خوێندکاران بۆ پەروەردەکاران بۆ دایک و باوک بۆ خێزانەکانیان بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە چونکە تەنها زانکۆڵین فۆرمێک نییە ئێمە پڕی بکەینەوانێ و بەڵکو لە ژێر ئەم فۆرمەیە ئەبێتە هۆی ئەوەی کە بە بناغەیەک بۆ مستەقبەلیان بۆ داهاتوویان بۆ هەڵبژاردننی کاری پیشەیی داهاتوویان بۆیە هیوادارم زۆرترین خوێندکار کە لێرێ ئەمڕۆ گوێبیستی بابەتەکان و گفتوگۆکان بێن چونکە ئەم پانێڵستە بەڕێزانە هەرێکیان بەپێی پیشە و ئەزمۆنی کاریان دڵنیام سوودێکی زۆر ئەگەێنن بە ئێوە. من بۆ دەستپێکی گفتوگۆکە پێم خۆشە سەرەتا بچمە لای بەڕێز دکتۆر سەرکۆ کە بەڕێزیان بەڕێوبەری تۆماری گشتین لە زانکۆی سلێمانی و پێش ئەوەی کە باس دکتۆر سەرکۆ پێش ئەوەی باز لە میکانیزمەکان و چۆنیەتی پڕکردنەوەی زانکۆڵین و ئامۆژگاریەکانە بەڕێزی بکەین بەبێ حکمی کارەکەت بۆ خوێندکاران ئەمەوێت جارێ من لە سەرەتاوە لەوە دەست پێ بکەین بەپێی ئەزمموی جەنابە ئەو ئاستەنگیانە چین کە یەتە ڕێگەی خوێندکاران لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵیندا ئەگەر ئەوەمان پێ بڵی سواس دەگەین. باش پێشەکی پیرۆزبایی لە خوێندکارانی پۆلی 12 کەم لە کەسوکاریان وی وای بەختێکی باشش بۆ ئەو خوێندکارانە ئەخوازم کە نەیانتوانیوە ئەم ستێپە ببڕن بە پۆلی 12 بە سەرکەوتوی ببڕن. بەنیسبەت ئەو ئاستەنگانە من لە هەموو کۆبوونەوە لە هەموو مقابلەیەکە کەسانی کەیەن سەردانی زانکۆی سلێمانیەکەن تۆماری گشتی یعنی من دایمە دوو بەش باس دەکەم. بەشێکیان تەکنیکیە کە پڕکردنەوەی زانکۆڵینە ئەمە بەشێکی زۆر کارێکی ئاسانە یعنی هەموو خوێندکارێ یا کەسکاری خوێندکار دەتوان ئەم فۆرمە پڕکەنەوە. بەشە گرنگەکەی کە زۆری هەمال کراوە لەلایەن خێزانی خوێندکار یاخود خوێندکار خۆیەوە ئەوە لە پڕکردنەوەی فۆرمەکە گرنگترە. من ئەمەوێ بە یەک دوو خاڵ ئەو ئاستەنگانە یاخود ئەو کێشە و گرفتانەی کە یەتە بەردەم خوێندکار لە کاتی ئەوەی کە پۆلی 12 تەواوکە ئەوێ درێژە بە خوێندن با لە کۆلێجێک یا بەشێک لە زانکۆیەک یا لە پەیمانگایەک. یەکەم شت زۆر گرنگە کە بیزانێ ئەو خوێندکارە ئایا ئاستی زانستی خۆی لەکوایە. جارێ واز لە نمرە بێنن ئاستی زانستی زائیدەن نمرە زۆر گرنگە بۆ بڕیاردان لەسەر کۆلێجێ. بەڕێزان کە من ئەم قسانە ئەکەم هەمووی ئەمانە دۆکمنتمان لایە کە خوێندکار هاتۆ بۆ داوای نقل بۆ دابەزاندن بۆ پەشیمانبوونەوە بۆ هەڵوەشانەوەی فۆرمەکەی و دەرەجەکانیشی لە ئاستێکی باڵا بووە. بۆیە ئەبێ یەکەم شت بیرکردنەوەی خوێندکار خێزانی خوێندکار لە دوولایەنە بێ. یەکەمیان ئاستی زانستیەکەی ئایا ئەتوانێ ئەو کۆلێجەی کە ئەوێ بۆی بڕوات نمرەکەی شمولیەکە لەگەڵ ئەوە ئەگونجێت ئەتوانێ بیبڕێت سەرکەوتو ئەبێتایە. ئەمە زۆر گرنگە چونکە زۆربەی ئەو کەیسانەی کە دوای ساڵێک گەڕێتەوە بۆ تۆماری گشتیەکان یەکێک لە هەر کێشە گرنگەکانە ئەوەیە کە ئەڵێ من دکتۆر ئەو شوێنەم هەڵبژاردووە بەڵام نامزانیوە ئەوەندە قورسە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ حەز و ئارەزووی خۆمان نەبووە. ئەمە بکەن بە نوقتەیەکی زۆر گرنگ خوێندکاران لەلای خۆتان هەڵیگرن. بەشی دووەم نمرەیە بەڕێزان خۆتان نەزانن یعنی نمرە ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەرایە. ئەبێت تۆ بزانی کە ئەم ساڵ بۆ نمونە کۆلێجی پزیشکی چەند وەریگرتووە تۆ نابێت لەسەر میکانیزمی ئەم ساڵ بڕۆیت ئەبێت لەگەڵ میکانیزمی تازەیە بڕۆیت یعنی ئەوەی کە کێتە پێشەوە بۆ تۆ. ئەم ساڵ بۆ نمونە دەرەجەیەکی زۆر هاتووە یا دەرەجەیەکی کەم هاتووە ئەوە زۆر گرنگە لە بڕیاردان لە ئەو کۆلێجی کە دیاریەکەی. ئەمە یەک. دووهەم خوێندکاری بەڕێز ئەگەر تۆ ناتوانی لە دەرەوەی شارەکەی خۆت بژیت تکات لێ یەکەم ئەو زانکۆیە هەڵمەبژێرە یاخود ئەو کۆلێج و بەشە هەڵمەبژێرە کە لە دەرەوەی زانکۆی خۆتە چونکە ئەوە دووبارە ئەبێ بە کێشەیەک بۆ تۆ دوای ئەوە گەڕانەوەت بۆ ناکرێت دوای ئەوە ساڵێکی خوێندنی ئەکادمی دەفەوتێ. سێم خاڵ کە زۆر گرنگە خوێندکار بیزانێ یاخود خێزانی خوێندکار بیزانێ مەسەلەی پاراڵێڵە بە پارەیە. زۆر جار خوێندکار ئەڵێ من ئەچمە ئەو کۆلێجە ئەڵێن ئایا ئەم کۆلێجە بە
ڕاستەوخۆرە ناگرێت بۆ بکەین بە پاراڵێڵ ئەڵێ بەڵێ کە ئەیکەی بە پاراڵێڵ ساڵی یەکەم قستەکەی پێ نادرێت ساڵی دووەمەوە بە کێشە یعنی بەسیترین نمونەتان پێ بڵێم پار ساڵ خێزانێک هاتن وتیان کوڕەکەمان لە کۆلێجی پزیشکی لە پاراڵێڵە ساڵی یەکەم سیارەکەیان بۆ فرۆشتە بوو ساڵی دووەم کێشەی موچە دروست بوو دایک و باوکەکە موچە خۆر بوون نەیانتوانی یعنی بوو بە کێشەیەک لەناو خێزانەکە کە بێتەوەی دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی بۆیە خوێندکاری ئازیز ئەگەر توانای دارایی و مادیت لەی خێزانەکەت ناتوانێ زاڵ نابێ بە سەرپێدانی بڕی پارەی پاراڵێڵ تکاتان لێ یەکەم زەخت مەکەن لە ماڵەوە یاخود خێزانەکان زەخت نەکەن لە خۆیان بۆ مەسەلەی پاراڵێڵ بەشێکی تر ئەوەیە کە زۆربەی خوێندکاران حەزیان لە بەشە طوبیەکانە بەڕاستی بەڕێزان یعنی ئێستا بەشە طوبیەکان ئەوەنە بەشی طوبی کراوەتەوە بە ئەهلی و بە حکومی لۆدێکی زۆری لەسرە تۆ 4 ساڵی تر تەخەڕوجەکەیت دەرەچیت لەو زانکۆیە کێ ئەڵێ هەلیکار بۆ بەشی طوبی ئەمێنێتەوە ئەی بەشەکانی تر ئەی ئەوە کەوانی کە بن بە مامۆستا کەوانەیە بن بە فەرمانبەر ئەوانەی زۆر گرنگە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینە ئاگاداری بن ئەم بەشانەی کە باسم کرد کە ئەو کێشە و گرفتانە یعنی ئێمە لە زانکۆکانە یعنی نەک زانکۆی سلێمانی بڕۆن لە زانکۆکانی تریش پرسیارکەن بۆتە کەیس بەڕاستی لە لامان یعنی کێشەی کۆمەڵایەتی تێدا دروست بووە وازیێنانی تێدا دروست بووە لە خوێندن بۆیە ئینشاءالله هەمووتان بە ئاگاداریکی باشەوە فۆرمی زانکۆلاین پڕکەنەوە و ئامانی کە ئەم نقطانی کە من وتم یا بە ڕێزێکی تر باسیەکە لەم پانێڵ و گفتوگۆیانە بە هەند وەریگرن چونکە ئێمە ئەزانین کۆتایەکەی چی بەسەرێت لای ئێوە نییە چونکە ئێوە بڕیارێکە ئەیەن دوای ئەوە پەشیمانبوونەوەکەی لە لای هێتە لای ئێمە کەیسەکە زۆر قورسە هەندێکیان چارەسەرکردن. بەشی دووەمی بەڕێزان عەفوونکە با بەشی دووەم تا ئەو کە مایکەکەی چاک بەشی دووەم پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینە یعنی فۆرمی زانکۆلاین بەڕێزان زۆر ئاسانە یعنی کارێکی ئەوەنە ئەستەم نییە تا بیکەیتە کێشە یا خود هانابەری بۆ هەندێک شوێن یا بە پارە بیکەیت یا هەندێک سنتەر بە حساب ئەم سنتەرە تایبەتەوە ئەمە VIP ئەمانە یعنی هەر تۆ لە ماڵەکەی خۆتە ئەگەر لاپتۆپێک هەبێ بەڵام تکاتان لێ یەکەم یعنی بە مۆبایل فۆرم پڕ مەکەنە من دوێنێ خوێندکارێک هات بە مۆبایل پڕی کردەوە زۆر هەڵەیە چونکە بەشەکانی تری زانکۆلای فۆرمەکەی نەبینرا یەکەم شت کە زۆر گرنگە لە پڕکردنەوەی زانکۆلاینە سێ بەشی یەکەمی معلوماتی خۆتە یعنی تۆ دامەنیشە تایەکێک بۆ پڕکاتەوە سێ بەشی یەکەمی ئۆتۆماتیکیان خۆی معلوماتی خۆتە لە وەزارەتی پەروەردە ئەدرێ بە وەزارەتی خوێندنی باڵا هیچ کێشەیەکی نابێت بەشەکانی تری بەڕێزان بەشەکانی تری وەک باسم کرد بۆی تووشی ئەو گێر و گرفتانە نەبن ئەمە هەموو زانکۆکان لێرە ئامادەن و نمرەکەی خۆشت دیاری کراوە بە پێی نمرەی خۆت زانکۆکە هەڵبژێرە یعنی تۆ بۆ نمونە لە ڕێنجی 60 بۆ 70 مەچۆ بۆ بەشە پزیشکیەکان بۆ نمونە یا مەچۆ بۆ بەڵام بەشەکانی ئەندازیاری ئەو بەشانی کە خۆت حەز لێیە لەو 25 ئامانجی کە هەتە لە بەشەکانە 25 تەواوی کە حەز لێیە ئەوانە دیاریکە دوایەوە 25ەکەی تر بچۆ سەر ئەو بابەتانی کە تر چکە زانکۆلاین یەکێک لە شەرتەکانیەوەیە کە ئەبێ 50 ئۆپشنت هەبێ لە کاتی پڕکردنەوەی زانکۆلاین هیوای سەرکەوتن بۆ هەموو خوێندکارانە خوازم ئینشەڵڵا هەمووی بە حەز و ئارەزووی خۆیان دەبێت و کۆلێجی و بەشی دڵخوازی خۆیان بەنفسی بەبێ ئینشەڵڵا دەست خۆش بێ دکتۆر گیان هیوادارین هەموو ئەم خوێندکارانەی کە لێرن کە لە ئێستایە بیر لەوە ئەکەنەوە چۆن زانکۆلاین پڕ بکەنەوە چۆن بڕیار بن لەسەرەوەی ئەو کۆلێژەی کە هەڵی بژێرن کە ببێ بە داهاتوویان ئیسفادە لە ڕابۆچوونەکانی بەڕێز بکەن دکتۆر ئەگەر بە کۆتا قسە ئەگەر وەکو جەنابە کابڕێوەری تۆماری گشتی زانکۆی سلێمانیت کۆتا ڕێنماییت لە کاتی پڕکردنەوەی زانکۆلاین بۆ خوێندکارەکان ئەگەر پێیان بڵێ سوپاس دەکەین من ڕێنمایەکتان پێ ئەڵێم ئەوە زۆر گرنگە یەکەم شت پەلە مەکەن لە پڕکردنەوەی یعنی هەر ئەمڕۆ زیاد لە 5 کەیسمان بۆ هاتووە ئەڵێ پەشیمانە بمەوە بۆم هەڵوەشێنەرەوە یعنی پەلە مەکەن تۆ 10 ڕۆژت لە بەردەمایە 3 ڕۆژی دانێ بۆ بیرکردنەوە 3 ڕۆژ 2 ڕۆژی دانێ بۆ پڕکردنەوەی فۆرمەکە و نەناردنی
دوایەوە لەوە چێت ئێستا خێزانەکەت یا خۆت بیرکردنەوەت پرسیارت کردووە لە زانکۆی لە شوێنێت گۆڕانکاری بەسەر ڕیزبەندیەکانە بێنیت محاولە کە دوو ڕۆژی ئاخیر فۆرمەکە بە یەک جار سبمێتی کە بینێرە و من پێشتان ئەڵێم خوێندکارانی عزیز ئەگەر هەڵەشتان کرد لە ناردنی فۆرمەکەیە سەردانی تۆماری گشتیەکان بکەن ئێمە ئینشاءڵڵا بۆتان چارەسەرەکەین فۆرمەکانتان بۆ گەڕێنینەوە و وای لێ یەکەین کە تووشی هیچ کێشە و گرفتێ نەبن لە پڕکردنەوەی زانکۆلای. زۆر سپاس دکتۆرگیان دەست خۆش بێت. وەکو گفتوگۆکان کە دوێنێ کرا و ئەمڕۆ بەردەوامیش لە ناو خەڵکە ئەکرێ و لە ناو ئامۆدەبوانە ئەکرێ کە خوێندنی زانکۆ و ئەکادمی تەنها ئەوە نەبێ بۆ بەدەستهێنانی شەهادەیەک بێ بەڵکو بناغەیەکە بۆ ئەوەی بتوانی لە دوای ئەمەوە لە بۆ ستێپەکانی تری ژیان بیکەی بە بناغەی کارکردن و کاری پیشەیی. بۆیە پێم خۆشە بۆ ئەم بابەتە بچمە لای بەڕێز دکتۆرە ئاڵا کە بەڕێزیان بەڕێوبەری بەڕێوەبەرایەتی پەرەپێدانی هەلی کارن لە زانکۆی سلێمانی و پرسیاری ئەوە بکەین دکتۆرە وەکو ئێمە چۆن هانی تەلەبەکانمان بین بتوانن ئیسفادە یاخود سوود لەو هەلی کارانە بکەن یا لەو مەشقانە بکەن کە لە ناو زانکۆکان لە ناو ناوەندە ئەکادمیەکان پێشکەش بە خوێندکاران ئەکرێ بۆ ئەوەی هاوتەریب لەگەڵ خوێندنی ئەکادمیەکەیانە بتوانن کاری پیشەیی خۆشیان بدۆزنەوە. زۆر سپاس بۆم دەرفەتە و بۆ ڕێکخەرانی ئەم دانیشتنە. سنتەری پەرەپێدانی هەلی کار شوێنێکە بۆ ناساندنی دنیای دەرەوە، دنیای کار، بازاڕی کار بە خوێندکاری زانکۆکان. بۆیە دەورێکی گەورە ئەبینێ لەوەی کە چۆن وا لە خوێندکار بکە ئامادەی بکە بۆ پیشەی داهاتووی. لەبەرەوەی تۆ لە ئێستاە کە تازە چیتە زانکۆ یان کە خوێندکاری زانکۆی لێ دیار نییە کە بەرەو چ ڕێگایەک ئەڕۆی. لەوانەیە بزانی تۆ کە دەرەچی ئەگەر کۆلێژێک تەواو بکەی بۆ نمونایە ئەبی بە مامۆستا یا ئەبی بە ئەندازیار یا ئەبی بە توێژەر، هەر شتێک لەوانە هەر یەکێک لەوانە ڕێگایەکی تایبەتی خۆی هەیە و هەر یەکێکیش لەوانە فیڵدەکە جیا بێتەوە جیاوازە لەوەی کە تۆ بۆ نمونە بەشی کۆمپیوتەر تەواوەکەی ئایابی بە ئەچیتە نێتۆرکەوە ئەچیتە داتابیسەوە ئەچیتە هەر بوارێکی ترەوە. لێرە لە سنتەری پەرەپێدانی هەلی کار وا ئەکەین کە خوێندکار هەلی کاری بۆ بڕەخسێ و مەشق بکات، خولی هاوینە ببینێ و بتوانێت ئەو لایەنە تیۆریانی کە لە زانکۆی خوێنێ پراکتیزی بکە لە ناو شوێنی کارەکە. ئەوە یەکێکە لە خاڵە گرنگەکانی سنتەرەکە. بۆچی ئەمە بکە؟ لەبەرەوەی خوێندکار پێویستی بەوەیە کە مەشق وەربگرێ، ئەم مەشقکردنەوە خۆی بەتوانە بکە و کارامەییەکانی زیاد بکە. بۆ نمونە ئەو سکیڵانەی کە هەیەی پەرەی پێبا وای لێ بکات کە دوو ڕۆژی کە چووە دەرەوەی زانکۆ پێویست بێ لە هەر شوێنێک بێ ئەم کەسە پێویستە لەوەیە داواکراوە لەبەرەوەی کەسێکە بەتوانایە لە بوارەکەی خۆیان و سکیڵێکی تایبەتی هەیە. ئەمانە ئیشی پەرەپێدانی هەلی کارە کە خولیان بۆ بکاتەوە، ڕێنماییان بکە، وایان لێ بکە کە سیڤیەکی بەهێزیان هەبێ، وایان لێ بکە کە مەشقیان کرد بتوانن دوایی ئەو کەسانی مەشقەکەیان وەرکردووە لە ڕکابەری وەرگرتنی پۆستە بەرەو پێشتر بچن، لەبەرەوەی تۆ سیڤیەکی بەخۆترە هەیە و هەروەها نێتوەرکێکی دروست کردووە لەو کاتەیە. یەکێکی تر لە ئیشەکانی ئەوەیە یعنی لە دەورەکانی ئەوەیە چۆن کاری پارتایم بدۆزێتەوە بۆ خوێندکار. ئەنکاتە خولمان هەیە، کاری پارتایممان هەیە، بەهێزکردنی سکیڵەکانیمان هەیە، هەم لە ڕووی کۆمونیکیشنەوە، هەم لە ڕووی نێتوەرکینەوە، هەم لە ڕووی تیمۆرکەوە، هەم ئینجا چوونە ناو بابەتەکەی خۆت و ئەو تیۆریانی هەتە لە پراکتیزی بکەیت. بۆچی گرنگە ئەمە بۆ خوێندکار؟ لەبەرەوەی خوێندکارەکان تەنها بۆ تیۆریی لە ناو زانکۆ فێریە بن ناتوانن ئێستا ئیش بدۆزنەوە، لەبەرەوەی لەوانەیە 10 ساڵ 15 ساڵ لەمە پێش جیاواز بوو بێ، ئێستا جیاوازە. لەوانەیە لە کاتی خۆیان بەس بەکالۆرێسە هەبوو بێ ئیشێکی دەستکەوت بێت لە کاتێک کە من تەخەڕوجم کردووە، بەس ئێستا لەوانەیە دکتۆراشە هەبێ نەتوانێت ئیشێک بەوەی کە خۆ دەتەوێت دەست بکەوێت. بۆیە پێویستە بەردەوام لە بەهێزکردنی خۆتابی و هەروەها ئەو خاڵە بەهێزانی خۆ بەکاربێنیت
کە ئەزانی بەهێزە ئەو بەهێزیە چۆنە دۆزیتەوە لە ڕێگەی مەسەڵەن تاقیکردنەوەی ئۆنلاین هەیە من لە چیا بەهێزم لەوانەیە لە کۆمونیکیشنا بەهێزم لەوانەیە لە نێتۆرکینە لەوانەیە تیم لیدەرێکی باشم لەوانەیە تیمۆرکێکی باش بکەم لەوانەیە ببم بە وەکو داینەمۆیەک ئیش بکەم لە شوێنێکە هەموو کەسەکان بەیەکەوە گرێ بەمەوەکەواتە بێ من بێجگەل لە پرۆفێشناڵەتی خۆم ئەوەش بدۆزمەوە لە چیا بەهێزم بۆیە بتوانم کارم دەست پێ دکتۆرە بە خۆشحاڵیەوە ئێستاش لە زۆربەی زانکۆکانە کە ئەم سنتەرانە هەیە کە هاوکارێکی باشە بۆ خوێندکاران لە پاڵ تەواوکردنی خوێندنەکەشیانە کە ئێوە لە ڕێگەی سنتەرەکانەوە ئەم شتانیان پێشکەشەکەن کە ئەتوانێت زۆر یارمەتی دەریان بێت بەڕاستی ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ خوێندکاران کە ئێستا هەیە بە خۆشحاڵیەوە دکتۆرە ئەگەر پرسیارێک لە جەنابە بکەم چۆن ئەتوانی ئامۆژگاریەکی ئەم خوێندکارانە بکەی کە ئێستا لە سەرەتای ڕێگایەکان بۆ ژیانێکی تر بۆ دەستپێکی ژیانێکی تریان ژیانێکی ئەکادمی پیشەییانە چۆن ئەو خولیانەی کە هەیەە یاخود ئەو حەزەکە شخصیانەی کە هەیەە ئەتوانن لە هەڵبژاردننی ئەو کۆلێژەی کە هەڵی ئەبژێرن ڕنگ باتەوە یان چۆن بتوانن پلانێکی کورتخایەن دانێن و پلانێکی درێژخایەنیش دابنێن کە ئەمە کاریگەری لە مستەقبەلیانە بێت و لە ژیانی دوای تاواوکردنی خوێندنی زانکۆییشیانە بەڵێ هەردوو گۆڵی کورتخایەن و شو درێژخایەنیش زۆر گرنگە بۆ خوێندکار لەبەرەوەی تۆ بە گۆڵە کورتخایەنەکانە واو لەیەکە کە تاکتیکی بیر بکەیتەوە پێویستمە مانێکی تر سکیڵێک فێر بم پێویستمە تا 3 مانی تر لەم بوارەیە پێش بکەوم ئەمە زۆر گرنگە بۆ خوێندکار واو لێ ئەکا وردە وردە ئەو ئامانجی کە دیاری و کردووە بگەیت من بۆ نمونە تۆ چیتە کۆلێژێک لە کۆلێژەکە دوای ماوەیەک من حەزەکەمەوە ئەکسپریەنسی خۆم شیر بکەم لەگەڵتانە من کۆمپیوتەر ساینسم تەواو کردووە ئەگەر سیر بکەی لەوانەیە بچووکیش بێت بەڵام لەم بەشەی یەکەمی ئەم سلایدەی کەی بینن هەموو ئەو دەرسانم لە کۆمپیوتەر ساینس خوێندووە لە پۆلی سێیە کۆمەڵێک دەرس هەبوو یەکێک لەو دەرسانە داتا سکیوریتی یان ئینفۆرمیشن سکیوریتی بوو من هەستم کرد حەزم لەو دەرسەیە بۆیە ئەگەر سەیری بکەن سەوزم کردووە لەویایە من چۆ خەیاڵمەوە کە حەزم لەوەیە بزانم چۆن هاک نەکرێی چۆن خۆ بپارێزی چۆن سیستمەکە و بپارێزی چۆن ڤولنەرەبلیتی دەستنیشان بکەی ئەلەویایە ئەوە هاتە خەیاڵم کە ئەوە خۆشە دوای ئەوە کە دەرچووم من ئەوائیل بووم لەسەر ئاستی کۆلێژەکەم بۆیە توانیم بمێنمەوە لە زانکۆی سلێمانی طبعاً ئەمە ئیشم بۆ کرد لە پۆلی 1 و 2 هیچ ئیشم بۆ ئەوە نەکرد کە من ئەوائیل بم کە لە 3 ئەو دەرسەم بینی قەرارم ما بخوێنم کەواتە شتێک ڕێگەکەی پێگۆڕیم من ئەمود ئەڕۆم مەسەلەن لە UN ئیشەکەم پێشتر دایم وامەوت لە خەیاڵی خۆمە بەس کە ئەوەم بینی وتم منە بێ بخوێنم زیاتر بخوێنم حەزم لەو بوارێ بۆیە هاتم بووم بە زۆرم سعی کرد ئەو سعیکردنە گۆڵی کورتخایەن بوو بە کورتی ئیتر هەموو کاتەکانم بە سعیکردنەوە بەڕێ کرد هەتا توانیم ئەوائیل بووم بە معید لە زانکۆ 2 ساڵی یەکەم ئەبێ 2 ساڵ خزمەت بکەیت هەموو ببوورە هەر لە سەرەوە ئەو 2 ساڵە 2 years work experience هەر ئەم لاتۆزێ کۆمپیوتەر سکیوریتی هەموو ئەو دەرسانی کە خوێندبووم بە عەمەلی ئەچووم معید بووم لەوێ لە لابەکانە لە مختەبەرەکانە ئەموتەوە لەگەڵ مامۆستای تیۆریە وەرمەگرم وەم هەفتەیە چی بڵێمەوە ئەموتەوە دوایی لەوێش هەر بۆم دەرکەوە حەزم لە کۆمپیوتەر سکیوریتی بوو لە هەموویشی زیاتر دوای پراکتیکردن ئیتر کۆمەڵە دەوراتیشم وەرگرت لەو کاتەیە دوای ئەوە سکۆلارشیپێک هات چاوەڕێم نەکرد دەرفەتێکی خوێندنم لێرە بۆ بێ سکۆلارشیپێکم لە چەند شوێنێک و پڕ کردەوە لە زۆر لە زانکۆکانی جیهانیەکان توانیم ئۆفەری خوێندن بێنم بەڵام سکۆلارشیپەکە ئەوە گرنگە لە بەرەوەی هەر هەموو فەندەکە لەلایەن ئەو وڵات و زانکۆیەوە کرێ سکۆلارشیپێکی زانکۆی ئۆپسالان بردەوە لە منافەسەیەکی گەورەیە 1 ساڵی ڕێک سعیم کرد ساڵی یەکەم ڕۆشتم چوم ئیمتیحانەکە ببینم سەیرم کرد دوای 1 ساڵی ڕێک خۆم بۆ حازر کرد دوای ئەوە ئەمە یارمەتیمەیە بۆ ئەوەی کە من ویستم ببم بە ئەکادیمی دوایی لە سکۆلارشیپەکە ئیمتیحانم کرد لە 2000 کەسا 3 کەس دەرچوین من یەکەم بووم 100 ڕۆشتم بۆ خوێندنەکە
بەڵێ دوای ئەوە گەڕامەوە لە عەفوەگە بچیتەوە سەرەوە ماستەر ئەوە بەڵێ چوم ئەدڤانس کۆمپیوتەر ساینسم خوێن ماستەر لەوێ کریپتۆگرافی و کۆمپیوتەر سکیوریتی تەنها مادە بوون لە کۆمپیوتەر سکیوریتیە کە بتوانم لە مەجالەیە کە حەزم لێ وەریگرم بەس ئەوانەی تر کە هەڵم بژار ئەگەر ئێستا سەیری بکە یەکێک شارەزا بێ ئەزانێ هەمووی پێویستە بۆ ئەوە هاتم فۆکەسەکەم قسە سەرە و دوو دەرسە و ئەو دەرسانەی کەم هەڵبژار ئەمە پرسیارمە کرد لە هەموو کەسێ لە مامۆستا لە پرۆفیسۆر لە زانکۆ لە سەنتەری هەلیکار چووم کە زانکۆی سالان پڕ کردەوە ڕێژەی بە دەستکەوتنی هەلیکار لە وڵاتی سوید بۆ دەرچووی زانکۆی سالان 99.99 بوو ئاوا هەڵم بژارد اینجا سکۆلارشیپەکەش دەستەکەوت بەڵێ دوای ئەوە هاتم تێزەکەم تێزی ماستەرەکەم کە ساڵێگە بێ خەریکی بی لە مەجای سوشیال نێتوەرک ئەنەلیسیس ئۆف تیرۆریزم ئۆرگانیزیشن ئیشم کرد هەر سکیوریتی بوو چۆن خەتەرەکانی سەر ئەمنی قەومی بدۆزمەوە دوای ئەوە 2 ساڵی تر ئەکسپیریەنس هاتمەوە بوومەوە بە مامۆستا لە زانکۆی سلێمانی 3 دەرسمەوتەوە دوانیان ئینفۆرمێشن سکیوریتی بوو دواتر ئەمە ئەو 2 ساڵەشم کە جارێک کە سکۆلارشیپێکی ترم دەستکەوت لە زانکۆی ستۆکۆڵم بەڵام بۆ ئیگەڤەرمنت وتم ئەچەم ئیگەڤەرمنت سکیوریتیەکەم بەڵام ئەگەر سیر بکەی لەو لیدەرشیپ سکیل ئەند ترێنینایە لەگەڵ ئەوەی توانی بووم ماستەر بخوێنم و تەلەبەی دکتۆرا بووم ئەو هەموو دەوراتانم وەرگرتووە بەجیا ئەو هەموو دەوراتانە هەر لە هەر وڵاتێ لە شوێنێکی باش دەورەیەکم بینی بێ وەرم گرتووە کە لەگەڵ بوارەکەما بگونجێ بۆیە بتوانم ڕۆژێک شتێک بکەم کە یونیک بم ئەبێ خۆت یونیک بکەی لەبەرەوەی ئەگەر یونیک نەبی ناتوانانی ئێستا ئەو مەجالەی مەسەلەن سایبەر سکیوریتی کە هەیە لە هەموو عالەما زۆر یونیکە بۆیە هەر مەجالی تری زۆرمان هەیە کە ئاوا هیە دوای ئەوە PhD وەرگرت لە ئیگەڤەرمنت 1 ساڵ خوێندم تایە دەوراتم وەرگرت یعنی کۆرسەکانم وەرگرت وتم ئەمە بۆ من نییە بە شەرتە ئیگەڤەرمنت زۆر تۆپیکێکی بەناوبان بوو لە 2014 هەروەها ئیشی ئەمنی سکیوریتی تیا بکەم چۆن سکیوریتەکەی بپارێزم بەس وتم ئەمە هی من نییە حەزم لە سایبەر سکیوریتیە و ئەخیرەن هەر چوومەوە سەر سایبەرەکە جارێکی کە هەموو کۆرسەکانم وەرگرتەوە گەر سیر بکەی لەوەی ئەو لاترا PhD in Government دوای ئەوە تخوا بێ زەحمەت ئەگەر بچیتە سەرەوەی PhD in Cyber Security هاتم ئەو دەرسانە ئیتر وام ئەزانی شتێکی زۆر گەورەم کردووە ساڵێکم ڕۆی بەڵام شتی زۆر فێر بووم لەگەڵ ئەوەیە کە ئێستا ئینفراستراکچەر دەتوانم ببینم دوای ئەوە تێزم کرد اینجا تێزی دکتۆراکەشم هەر لەو مەجالەیە کرد ئەگەر سەیری ئەوە بکەی بێ زەحمەت کاریەرەکان ئێستا سیرکەی من بەڕێوەبەری سایبەر سکیوریتیم لە کۆمپانیای IQ گروپ هەروەها هەیدی کارێر دڤلۆپمنت سنتەری زانکۆی سلێمانیم لەبەرەوەی ئەوە سایبەر سکیوریتی نییە بەس خۆم حەزم لەوە بوو کە ئیش بۆ خەڵک بدۆزمەوە چۆن پوشی خەڵک بکەم بڕوا ئیش بکە چۆن خۆی دروستکە هەروەها هەیدی ئۆفیسی کەپاسیتی بڵدینم لە زانکۆی سلێمانی چۆن تەطویر بەخۆ بی چۆن خۆت دروست بکەی چۆن خەڵکی تر دروست بکەی چۆن مجتەمەعەکە و دروست بکەی و هەروەها بێجگەلەوەش ستافی ئەکادیمیم لە دەرسی سایبەر سکیوریتی ئەڵێمەوە و ریسێرچیژەکەم لە یەکێک لە بەناوبانترین کەواتە بەناوبانترین شوێنەکان بۆ ئەکستریمیزم کەواتە من گۆڵێکم دانا لەوانەیە ئێستاش نەگەشتێتم بە ئامانجەکەی خۆم بەڵام وردە وردە ئەڕۆم بۆیە ئەمە نەسیحەتی منە بۆ ئێوە ئەبێ گۆڵی کوردخایەنتان هەبێ گۆڵی درێژخایەنتان هەبێ لەکوێ زانی و غەڵەت ستێپێکردناوە بگەڕێرەوە دواوە ستێپە ڕاستەکە بکە ئەبەمە وا لێ اینجا بیر لەو مەکەرەوە من چوومەتە شوێنە من دەرەجەیەکی زۆر بەرزم هەبوو خوێندکاری کۆلێژێکی بەرزتر بووم چوومە کۆمپیوتەر ساینس لەوانەیە 1-2 ساڵ بەتاقەتیش بوو بێتم دوای ئەوە سیرم کرد لێرە جوانترە توام خۆم بدۆزمەوە بۆیە شەرت نییە چویتە شوێنێ ئیتر ون ببی لەویا خۆ بدۆزەرەوە ڕەبتی کە بەو بابەتی کە حەزی لێ کۆمپیوتەر ساینس لەکوێ سایبەر تیرۆریزم لەکوێ باشە چۆن ڕەبتەکەیتەوە بەیەکەوە کەواتە وا بکە کە ئەو گۆڵەی کە هاتە ڕەبتی کەرەوە بە هەموو ئەو زانیاریانی کە هاتە
دەست خۆش بێ دکتۆرەگیان سپاس بۆ شێرکردنی تەجروبەی شخصی خۆت لەگەڵ خوێندکارەکانە هیوادارین ئەم تەجروبەیە دکتۆرە هانی ئێوەش با کە چۆن بتوانن ئەو وەکو دکتۆرە ئاماژەی پێەیە گۆڵی کورتخایەن و گۆڵی درێژخایەنتان هەبێت لە سەرەتای دەستپێکردنی ئەم ژیانە ئەکادمی کە تازە دەستی پێکەین. دووبارە دەست خۆش بێ دکتۆرەگیان. ئێستا ئەچمە لای بەڕێز دکتۆر عەبدولفەتاح کە بەڕێزیان بەڕێوەبەری سەنتەری هەماهەنگی نێوان زانکۆ و کۆمەڵگان. دکتۆر بەڕێزان زۆر باسی ئامۆژگاریەکانی یان خوڕێنمایەکانیان کرد بۆ خوێندکاران لە پڕکردنی زانکۆڵاین و لەسەر دیاریکردنی گۆڵەکانیان و هەموو ئەو بابەتانی کە پێش ئەوەی بێنە ناو زانکۆ چۆن بیری لێ بکەنەوەێ. ئێستا ئەگەر ئێمە ستێپێک زیاتر بینە ناوەوە کە بابینە زانکۆ ئایا ئەم خوێندکارانە کە لە زانکۆ دوای ئەوەی وەرگرتنیان لە زانکۆڵاین و لە ناو زانکۆ حکومی و ئەهلیەکانە بەڕێستان وەکو ئەزمموی جەنابتانەوە بەپی شوێنی کارەکەتان چ ڕێنمایەکتان هەیە بۆ ئەم خوێندکارانە کە ئەچنە ناو ئەو ستێپە تازەیەوە چۆن سوود لە زانکۆ وەربگرن، چۆن بتوانن ئەو ئامانجانەی کە هەیەە لە ڕێگەی ئەو سنتەرانەوە یاخۆ لە ڕێگەی ئەو خزمەتگوزاریانەوە کە لە ناو زانکۆکانە هەیە بتوانن سوود لە زانکۆ وەربگرن. دەست خۆش بەناوی خوا جارە چەند دەقەم هەیە من طبعا بەدە دەقان جا گەرمە جەماعەت وڵی دکتۆریان دەدەقا باشە بزان دەدا باشە خوانێ بڵێم چۆن تەوشان باش زۆر باشە. خۆشەویستان خۆشحاڵین لێرە لەگەڵتانین. طبعا ئێمە هەم وەکو ئەکادیمیەک هەم وەکو کاسبکارێکی ناوبازاری قسەکەین چونکە ئەمانەوە هەردووکی پێکەوە بەستینەوە بەڕاستیەوە پەیامێکی گرنگە بۆ ئێمە. خۆشەویستان جامعە ئێمە هەمیشە بە هاوڕەکانمانەڵێن جامعە هیچ نییە جگە لە پێدانی کلیلێک بە تۆ، یعنی تەنها کلیلێکت ئەیاتێت دوای ئەوەی کلیلێکت دەیاتێت بۆ دەرگای بکەیت تۆ بێتە ناو مۆڵەوە، دوای ئەوە چی لە ناو ئەم هۆڵایە بە تەمان نەبی جامعە فێرت بکە. ئەو پەیامێکی زۆر زۆر گرنگە. دووش یعنی بە دڵنیاییەوە مەسائلی نمرە گوزەشت وەکو فارزەڵێ ئەگەر بە تەمابین بە تەنها لە ڕێگەی نمرەوە و بە تەنها لە ڕێگەی ئەو کۆلێژەوەی کە تەقدیممان کردو نمرەکەیمان بۆیەناوە بتوانین داهاتوومان سۆگەرکەین لە ناو هەڵەیەکی استراتیژیا ئەژین و پێویستەوە تەصحیح بکەین. ئێوە ئەزانن ئێستا بەس تاعیناتی حکومی بۆ کۆلێژی پزیشکی هەیە و لە ئایندەیەکی نزیکی شاد احتیمالی ئەوش کۆتایی پێبێ. لەبەرەوە بازاری کاری داهاتوو دامەدراوە حکومیەکان لە داهاتوو بڕوانامەی ناوێ بە تەنها بڕوانامەیەکی ئەوێ کە لێهاتووی لەگەڵا بێ کە کارامەی لەگەڵا بێ کە سکیڵی لەگەڵا بێ. واتە ئێمە بۆ خۆمان لە دەرەوە لە چەند موئەسەسەیەک هەم وەکو کەرتی تایبەت هەم وەکو موئەسەسەی تریش کارەکەین. جاری وایە پۆستێکمانەوێت یا با بڵێن داواکاریەکمانەیە بۆ سەرچاوەیەکی مرۆیی لە شوێنێک بۆ یەک کەس 100 کەس تەقدیمیەکە لە ناو ئەو سەدەیە کێ هەڵەبژێرن هەمووشی عینەن بڕوانامەی هەیە هەمووی دەرچووی عینەن زانکۆیە. لەبەرەوە خۆشەویستان زانکۆ فرسەتێکی گرنگە هەرخۆی وشەی زانکۆ یعنی ئەو مەرجەعەیە ئەو شوێنەیە کە زۆر زانستی تیا کۆبووەتەوە بەس ئەوە عەلاقەی بەخۆتەوەیە تا چەند وریای تەوزیفی ئەو وەختاکی کە لە زانکۆیای بۆی فێری ئەو لێهاتوویانە ببی کە لە داهاتووە کار بە دواتان ڕابکە بە دوای کارە ڕانەکەی. ئێمە ئەتوانین کە ئێستا بە تایبەتی گۆڵدن ئۆپۆرچونیتیە بۆ ئێوەکو ئینگلیزەڵێ فرسەتێکی ئاڵتونیە کە تازەیەنە ناو زانکۆوە بتوانن کۆمەڵە پرەنسیپ بۆ خۆتان دابنێن کۆمەڵە لێهاتووی دابنێن کە فێری ببن. من تەبیبم کۆلێژی پزیشکیم تەواو کردووە بالموناسەبەت زۆر جار ئەو وانەیە کە منی فێر کرد لەسەر بەردێدان برێ خۆم بژێنم بەر بەلەدیەکە بەشێکی فێر کردم لەبەر بەلەدیەکە 3 ساڵ عەلاقە فرۆشیم کردووە و من لە عمرما کردووە تا چواری کۆلێژی پزیشکین پاڵم بە عەرەبانەوە ناوە. ئێستاشە هاوڕەکانمون کە لەگەڵمان باش ئەزانن لە پێم ئەڵێن سۆنەری شووتی بە حەیاتی لە ناو 100 شووتیا یەک شووتی چاکی تابێ دۆزمەوە لەبەرەوە 7 ساڵ شووتین بە قاف فرۆشتووە. فلەبەرەوە عەزیزان مەسائلی کار بە تایبەتی ئەو لێهاتوویانەی زۆر جار لە دەرەوە دەستەوێت لە جامعە لە ناو قاعەکانە دەست ناکەوێت لە ناو دەستگێڕێکە لەگەڵ مامۆسایەکی قوتابخانەیەکی ئیبتیداییە لەگەڵ شۆفێری ناو
هەفتەی ڕابردوو لەگەڵ کۆمەڵێک گەنجە کە خوێندکاری کۆلێژی پزیشکی بوون بە هەبەتێکمانە بوو بەڕێزان ئەمە زۆر گرنگە ئەو لێهاتوویانەی کە تۆ پێویستت پێیەتی تاوەکو لە داهاتووە دکتۆرێکی سەرکەوتوبی باسی 13 کارامەیی یەکرێ یەکێکیان کارامەیە تەقلیدیەکانە ئەوەی کە چۆن زەخت دەگریت و چۆن فەحزەنەری بۆ دکتۆر و چۆن زانیاریەکان و پشکنەکان پێکەوە بەسیتەوە چۆن چارەسەر یەکەی 12 تریان عەلاقەی بە خودی زانستی پزیشکیەوە نیە ڕاستەوخۆ بەڵام غێر ڕاستەوخۆ تۆکەن بە ئەستێرە بۆیە خۆشەویستان لێهاتوویەکانی ژیان کارامەیەکان لەوانە مەسائلی چۆن تەعامل بکەم چۆن تەعامل لەگەڵ هاوڕەکانما بکەم چۆن تەعامل لەگەڵ ئەکادیمیەکان و پرۆفیسۆرەکانە بکەم چۆن تەعامل لەگەڵ خەڵکەکەی خوارەوە بکەم خاڵێکی تری گرنگ لێهاتوویە کەسیەکان بەپێی توێژینەوەکان داهاتوو ئەیە لە هەموو بوارەکانە ناکرێت ئێمە دراسەیەکمان کرد لە 95 دەرچوەکانی جامعەی ئێمە ئاوا تایبەکەن لە کاتێکا بەرنامەیەکی فێربوونی تایپین 3 سەعاتی بە گوگڵ فریە لە گوگڵا فریە تەنها 3 سەعات لە کاتی ئێوە بە ناکرێت لە 95 دەرچوەکانی ئێمە زمانی عەرەبی نەزانن بازاری کاری ئێمە ئاگاتان لە معلومەی بە جەماعەت بازاری کار عەرەبی مهمتر لە ئینگلیزی گەنجەکانی ئێمە هەمووی خەریکە ئینگلیزیە زانێ بەس هەمووی ئەو سکیڵەی کە سکیڵی زمانە یەکێ لە سکیڵە گرنگەکان لانگوێجە مەزاری لوغەی عەرەبیە کە بازاری کار زۆر پێویستی پێێتی لە 95 دەرچووی ئێمە زمانی عەرەبی نازانێن ئەمە کاریسەیەکی گەورەیە اینجا مەسائلی هونەری پەیوەندی مرۆیی اینجا کریتیکال سینکین عەزیزان ئێمە بۆچی ناتوانین تەطویر بکەین بۆچی ناتوانین یعنی من لێتان ناشارنەوە پێم سەیرە زۆر جار گەنجێکی ئێمە ئەڵێ کارم دەست ناکەوێت کار هەیە بەس ناتوانین بزانین خەلەلەکان لەکوێن من لە ئێستا تازەمە ناو جامعەوە 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵی تری تا تەخەڕوج بکەم ئایا 6 ساڵی تر دکتۆر دەبێت چی بزانێت بۆ ئیشی دەستکەوێت فارماسیستێک دکتۆرێکی دەنتسری ئەبێت چی بزانێت تاوەکو بتوانێت ئیش بە دوایە ڕابکە خریجی کولیەکانی تر 4 ساڵی تر ئەبێت چی بزانن تاوەکو ئیش بە دوایان ڕاکەن بە دوای ئیشە ڕانەکەن لەبەرەوە زۆر گرنگە بە تایبەتی ئەمە لە جامعەی سلێمانی دکتۆرە ئاڵاش دەزانێت پلانێکی تۆکمەمان هەیە چ لە ڕێگەی CDC-ەوە وەرە چ لە ڕێگەی پرۆگرامێکی تازەش هەیە چۆن خوێندکاران بەشداری پێ بکەین لە چالاکی جۆر بە جۆرەکانە بە تایبەتی چالاکی خۆبەخشیەکان زۆر گرنگن و بە تایبەتی تر ئەو چالاکیانەی کە ئەچیتە دەرەوەی جامعە ئەچیتە دەرەوەی جامعە خوێندکاری ئێمە ئەبێت لە کاتی خوێندنی جامعیە فێری ئەو لێهاتوویانە ببێت کە ئەیکا بە نمونەیی و ئەیکا بە کەسێکی داهێنەر بۆیە کریتیکال سینکین گرنگە عەزیزان ئێمە دراسەیەکمان کرد لە وەزارەتی خوێندنی باڵا تەمەن تا ئێستا نەشر نەکراوە ئەمە زۆر مهمە باسی ئەوەیە کرد کە بازاری کاری ئێمە گلەییان چییە لەو لێهاتوویانەی کە لە خریجەکانی جامعەکانی کوردستانە هەن بە جامعەی حکومی بە جامعەی ئەهلیەوە ئەزانن یەکێک لەو دەرهاویشتانەی کە کۆی خاوەنکارەکان لەسەری هاوڕابوون ئەمەی خوارەوە بوو ئەڵێ دەرچووەکانی ئێوە دەرچوویەکن سوپەرفیشیاڵی تەعامل لەگەڵ زانیاریاکەن یعنی ناتوان بە عمق بیرکەنەوە ناتوان بە قوڵ بیرکەنەوە لەبەرەوە ئێمە نابێنەوەیەک بین لە ڕێگەی سۆشیال میدیاوە باوەڕ بفەرمون جەماعەت تەلەبەی ماستەری خۆم هەبووە ئەبێ محاضەرەکەی بیتێ ئیمانی بە خوێنەوە کتێب نەماوە لیتریچەر ڕیڤیوەوە هەرنایکە اینجا بێ محاضەرەکەی بیتێ لە محاضەرەکەشە بۆی دیاریکە چی گرنگە ڕۆژێ پێش ئیمتیحانش تەلەفۆنەکە بووەکە ئەرێ دکتۆر زەحمەنە بە چی گرنگە بۆ ئیمتیحان ئەم نەوەیە ناتوانێت وەکو ئینگلیزیڵێ think outside the box ناتوانێت لە دەرەوەی سنووقەکە بیرکاتەوە ناتوانێت داهێنەر بێ ناتوانێت مبدع بێ ناتوانێت کریتیکال سینکین بکە ناتوانێت زەلامێکی بیتێ بڕێوەی بە چوەرە مؤسسەیەکی بیتێ لەبەرەوە مەسائلی کریتیکال سینکین مەسائلی کۆنفلیکت مانجمنت ئەو کە پێیانوترێ سکیڵە نەرمەکان تایم مانجمنت سترێس مانجمنت ئیمۆشنال ئینتەلیجەنس یەکێکی ترە لە سکیڵە زۆر گرنگەکان باوەڕ بفەرمون هەر دەرچوویەکی ئێمە لە زەکای عاتفیە زیرەک بێت مستحیلە بێ ئیش بێ مستحیلە بێکار بێ لەبەرەوە خۆشەویستان جامعە بەس کلیلتان هەیاتێ تەطویریش بۆ معلوماتتان لای خۆتانە قەراری لای خۆتانە بێ فێری سکڵە بن پێی ئەوترێت سەلف دایرێکتد لێرنین چۆن خۆت فێرەکەی ئێستا لە ڕێگەی مۆبایلەوە
ئەتوانی باشترین کۆزای باشترین پرۆفیسۆرەکانی جیهان وەربگری free of charge هیچی تێ ناچێ بەس ئەبێ بێ وەختی بیتێ بێ کاتی بیتێ یعنی ناکرێت عزیزان من دائما لەگەڵ ئەم جەنەرەیشنە تازە دانیشم لە ئاخری بابەتەکانمان پێیان ئەڵێم وەرن ئیتیفاقێ بکەین لەسەر مەذهەبی لە 105 وابزانام کاتیشم نەماوە لە 105 کۆتایی پێێنم ئێسەش بە ئێوە ئەڵێم وەرن با ئیتیفاق بکەین لەسەر لە 105 لە 105 چێ جەماعەت من زۆر کابراایکی عەمەلیم و زۆر عەمەلیش بیر دەکەمەوە وەرن ئیتیفاق بکەین لە ئێسەوە کە هات نەزانکۆ هەمومان پێکەوە لە 105 ئەو وەختانەی کە هەمانە بەهەدەر ئەڕوا لە 105 وەختە بەهەدەر چووەکانتان لە سۆشیال میدیا بەهەدەریە بێ لە خەوا بەهەدەریە بێ لە دەرچوونی بێمانە بەهەدەریە بێ لە 105 مان بنێ کەسێکەیە لە ئێوە نەتوانێت لە 105 کاتە لە دەستچووەکانی دابنێ هەمووتان نەتوانن ئەم لە 105 پرۆگرامێکی بەخۆ دابنێ بۆ بوعدە ئەکادیمیەکەی خۆت تۆ یەتە کۆلێژی ئەندازیاری یەتە کۆلێژی پزیشکی یەتە دەرمانسازی یەتە ڤێتنەری هەرە بێ دەرچی ئەوە دەرەچی لە 105 دابنێ بۆ تەطویر لەسەر سکیڵە نەرمەکان بە 100 ساعت فێری عەرەبیە بی لەو لە 150 جێگەی بێتەوە 100 ساعتی تر فێری سکیڵە نەرمەکانە بی ئەوەی کە جیاوازی ئەیا بە تۆ جەماعەت دووبارەیەکەمەوە بڕوانامە بەتەنها نە لە ئێستایە و نە لە داهاتووە تۆ ناکا بە خاوەنی پرۆژە و تۆ ناکا بە خاوەنی مەشروع و تۆ ناکا بە کەسێکی جیاواز ئەگەی ئەبێت لەگەڵ بڕوانامەیە ئەو سکیڵانەی کە پێیانەوە تێ 21 سێرچری سکیڵەکانی سەدەی 21 ئەبێت لە تۆیە هەبن بە کورتی سکیڵەکان ئەمانەی خوارەوە خۆشەویستان هونەری پەیوەندی مرۆیە کۆمیونیکیشن سکیڵ پرۆجەکت مەنیجمنتە کۆنفلێکت مەنیجمنتە پرۆبلەم سۆڵڤینە تایم مەنیجمنتە چێنج مەنیجمنتە لیدەرشیپ سکیڵە با بڵێن کۆمپیوتەر سکیڵەوەی کە سکیڵە عامەکان ئیمۆشنەڵ ئینتەلیجەنسە ئەمانە پسپۆردەکەت هەرچیەک هەیە لە هەر کولیەکە هەی هەرچی ئەخوێنی لەگەڵ خوێندنەکەی خۆتا پێویستی بەم سکیڵانە ئەبێ بۆی لە داهاتووە ئیش بە دوات تا ڕاکا بە دوای ئیژڕانەکەی و باقی وەسەلام دەست خۆش بێ دکتۆرگە زۆر سپاس زۆر سپاس دەکدی دکتۆر خۆی وتی بەڕاستی ئەمە گۆڵدن ئۆپۆرچونیتیەکە بۆ هەموو ئەو خوێندکارانەی کە ئێستا لێرن کە سوود لە ڕێنماییەکان و تەجروبەی ئەم بەڕێزانە وەربگرن بتوانن لە ڕێگەی ئەم با بڵێن ئەم کارە پیشە تازەیانەوە کە ئەچن دایم ئەوتان لەبیر بێت کە زانکۆلاین ڕاستە دەرفەتێکە یاخود دەواازەیەکی سەرەتاییە بۆ ئەو ژیانێکی ئەکادمی بەڵام پشتی ئەم فۆرما یاخود ئەم کاتێک کە تۆی بەخشی بە پڕکردنەوەی فۆرمەکە بڕیارێکی گرنگ ئەیە ئەویژەوەیە کە تۆ کاری پیشەیی مستەقبلت لە ڕێی ئەم فۆرمەوە دابین ئەەکەیت و بەدەستی ئەهێنیت بۆیە هیوادارم ئیسفادەتان لەم گفتوگویانەی ئەم بەڕێزانە کردبێ ئیسفادەتان لەم پانێڵە دەبێ سوودتان لە تێبینیەکانی بەڕێزان وەرگرت بێت و بتوانن یارمەتی دەرتان بێت لە هەڵبژاردننی ئەو بەشە زانستی کە هەڵی ئەبژێری کە ببێ بە مستەقبەلی خۆت بۆ ئەوەی بتانی پەرە بە کەرتی خوێندنی باڵاو یاخۆت هەموو کەرتەکانی تربەی لە هەرێمی کوردستانە بۆیە دووبارە زۆر زۆر خێرهاتنی میوانەکانەکەم و زۆر زۆر سپاسیانەکەم و سپاس بۆ ئێوەش ئەم بەڕێزانە هەر لێرە ئەبن بۆیە هەر یەکێک لە ئێوە ئەگەر هەر پرسیارێک یاخۆت هەر شتێک لە مێشکتا هەیە لە کاتێکا کە تۆ ئێستا لە بەردەم پرۆسەیەکان کە پرۆسەی پڕکردنەوەی زانکۆڵاینە ئەتوانن پرسیارەکانتان ئاراستەیان بکەن و بە هیوای سەرکەوتن بۆ هەر هەموو لە ئێوە و هیوادارین لە دواڕۆژە هەر یەکێک لە ئێوە لە کاری پیشەیی خۆتانە بە سەرکەوتوترین شوێنە بتان بینین و بۆ دووبارە زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ پانێڵستەکانیش.